كوابو ببزانين ئەم وەڵامە بروسکەیانە کە لە کاتی خوا یەکسەر بەو سورعەتە دێ خوای گەورە ئاوا ئیستیجابەی بۆیە بێ بۆ ئەم پێغەمبەرە نازدارانە یا بۆ خەڵکانێکی تری ساڵح و پیاوچاک سەبەبەکە چییە؟ هەر قورئان جواب دەداتەوە ئەفەرمێ إنهم كانوا يسارعون في الخيرات ويدعوننا رغبا ورهبا وكانوا لنا خاشعين سێ صفەت باس دەکاتووی ئەم پیاوچاکانی کە دوعاکانیان گیرا ئەنجا تۆ سەیری حاڵی خۆت کە بزانە لەم سێ مەرجە تۆ هیچیانت تایە. إنهم كانوا يسارعون في الخيرات ئەمە مەرجی یەکەمە ئەو کەسەی کە چاوەڕوانەکات دوعاکەی ئیستیجابەی ببێ پێویستە خۆی لێ ببڕێ و لێ نەبێ و خێرا بڕوا بۆ ئیشوکاری ئەنجامدانی ئیشوکاری خێر. چاوەڕێ ئەوە نەکایەکێ داوای پارەی لێ بکە ئەم خۆی بزانێ حاڵی چۆنە پێی بگێ. چاوەڕێ ئەوە مەکە یەکێک داوای وەختت لێ بکە خۆت بڕۆ وەختەکە بخەرە پێش چای. چاوەڕێ ئەوە مەکە یەکێ بێ پێت بڵێ حەرەز بە ئەدمین بە دەرس بڵێرۆ خۆت بڕۆ بڵێ من ئیستیعدادی ئەوەم تایە. چاوەڕێ ئەوە مەبە خەڵک بێ سەردانت بکە خۆت بڕۆ سەردانی خەڵکەکە بکەرەوە. واجبەکان بەجێ بێنە پێش ئەوەی داوای مافەکان بکە. إنهم كانوا يسارعون في الخير إنهم كانوا يسارعون في الخيرات أو أنا زور بدم خير وخيراته باشا ئەگەر سەیرێکی حاڵ وەزعی خۆمان بکەین بزانین ئایا ئەمە ڕاستە ئێمە وامان کردووە لە کاتێک خوای پەروەردگارە فەرمێ من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة. هەر کەسێک قەرز بدا بە خوای پەروەردگار خوای پەروەردگار قەرزەکەی بە چەندین قات ئەداتەوە. باشە کەس لە خۆی پرسیوە بڵێ ئەرە باشە خۆ منەم ئاەتەم 1000 جار خوێندۆتەوە باشە بۆچی جارێک نەچوم بڵم کاکە وەڵا لەبەر خاتری خوای گەورەوە من ئەم پارەیەم بەخشێمە ئەم قەرزە بدەم بە خوای گەورە. باشە قەت خۆم لە خۆم ڕۆیشم بۆ لای نەخۆشێ لە خۆمە چوم بۆ خستەخانەیەک لە خۆمە چوم بۆ سەرقەبرانێک لە خۆمە چوم بۆ سجنێک بزانم وەزعیان چێ و پێویستیان بەچی هەیە کەوابوو یەکەم شت پێویستە لەم جۆرە کاری خێرانەیە تێبڕکێمان بێ پێشەوەی جارە دوعا بکەین جارە بزانین چەند خێرەومەندین چەند ساڵحین چەند مصلحین چەند ئەم کۆڵە ئیسلامەتی ئەمە ئەمە ڕاستی هەڵگرتووە ئەنجا دێتە سەر دوعاک ويدعوننا رغبا ورهبا بحەز و ئیشتیاق و شەیدابوون و هۆگریەکی زۆرەوە دوعاکانیانە کرد و بە کوڵ و دڵ بە ترسێکەوە بە ملکەچیەوە بە جوارڕایەڵیەوە بە خوشوعیکی زۆرەوە بە خەمێکی زۆرە بەوەی کەوە نەکا کارێکی کردبێ و دوعاکەی لێ گیرانە. ئایا تۆ کە دوعاکەی ئەبەم شێوەیە دوعاکەی یا دوعاکەی تو چاوێکت لە تەلەڤیزیۆنەکەیە یا دوعاکەی تو چاوێکت لە شتی ترە یا دەنکە خورماکەت خستۆتە دەمتەوە خێرا دەمچێکی کەشت پێ و دوعاکەی هۆشیشت لە لای پەرداخی ئاوی ترە و لە شتێکی ترە ئەمە لەو کاتێک کە دوعا قبوڵە بێ. ئایا تۆ بەم خوشوع و خوضوعەوە دوعاکەی بەم پاڕانەوە دوعاکەی وەکو ئەو کابرایە دوعاکەی کە چوو بۆ شوێنی محەممەدی کوڕی مونکەدر و دوعای کردوتی خوایە دەستم داناگرم هەتا ئەوکو باران نەبارێنی تۆ ئەم عەبدە ساڵحەی تۆ دوعاکان واکەی ئەم مەرجە شەرتە بێتە دی سەیری ئەو دوعای بەڕێزانەکە چۆنەیکەن وأنت أرحم الراحمين لا إله إلا أنت سبحانك إني كنت من الظالمين. هل يجلوان بمشي ودعاك أبوي أخوي قولي أكسر فرمي فاستجبنا له فكشفنا ما به من ضر فاستجبنا له ونجيناه من الغم فاستجبنا له وهل يجلمان شرطي سيهم أم خشوعية وكانوا لنا خاشعين ئەمە ژێچەکە لە نهێنیەکانی وەڵامدانەوەی دوعا و قبوڵبوونی
چەند بۆ خوا سوڵحاوی، چەند لە ناخەوە ملکەچی، چەند جۆڕایەڵی، هەرەوەندە نییە تۆ دوعاکانەکەی. طبعا بەتەکید مەرجی تر بۆ ئەوەی کە قبوڵ ببێ زۆرە، و هەروەها شێوەی دوعاکردنەوە لە وەختێکی تێرە دێمەوە سەری ئینشاءڵڵا. وەختێک کە تۆ ئەم مەرجانەت هێناوەتە دی چاوەڕێ ئەوە ببە کە ئینشاءڵڵا لێت قبوڵ ببێ، چونکە سەیری کە ئەو پێغەمبەرە عەزیزانە خوای گەورە چۆنەوە دوعانەی بۆ ئەم وەڵام داونەتەوە.